هەموو ڕەنگێکم خۆش دەوێت، بەڵام چواریان زۆر تایبەتن. هەڵگرینای وڵات و ڕەمزی مانەوەی میلەتن. یەکەمینیان ڕەنگی سوورە، ڕەنگی خێنی شەهیدانە. دووهەمینیان ڕەنگی سپی، ڕەنگی ئاشتی و ئازادی و پێکەوە ژیانە. سێەمینیان ڕەنگی سەوزە، ڕەنگی دیمەن و سروشتی کوردستانە. چوارەمینیان ڕەنگی زەردە، ڕەنگی خۆری و دوندی چیای نیشتیمانە. ئەم چوار ڕەنگە ئاڵای منن، ئاڵای شۆڕش و بەرخودان، ئاڵای دەیان میلیۆن کووردە، ئاڵای کۆماری کوردستان. وتاری حیزبی دموکرات لە یادی 80 ساڵەی دامەزرانی کۆماری کوردستاندا. دوای هەڵگیرسانی شەڕی دووهەمی جیهانی و بەهاتنی هێزەکانی هاوپەیمانان و ڕووخانی دەسەڵاتی ڕەزاشاو لە ئەنجامدا دروستبوونی بۆشایی دەسەڵات لە بەشێکی کوردستان دەرفەتێکی لەبار بۆ بوژانەوەی چالاکی سیاسی ڕێکخراوە سیاسیەکان ڕەخسا. لەوەها هەلومەرجێکدا لە 25 گەلاوێژی 1321 هەتاوی لەسەر دەستی کۆمەڵێک کەسایەتی نیشتیمانپەروەر کۆمەڵەی ژیانەوەی کورد بە بیری سربەخۆیی خوازی و نەتەوەییەوە دامەزرا. 3 ساڵ دواتر حیزبی دموکراتی کوردستان لەسەر بنەما تەشکیلاتیەکانی ژێکاف وەک قەوارەیەکی نەتەوەیی دموکراتیک بەڵام ڕێکخراوتر و بە بەرنامەتر دامەزرا کە تا ئەمڕۆ وەک بەڕابردووترین حیزبی کوردی لە ژیانی سیاسی و ڕێکخراوەی خۆی بەردەوامە. هەنگاوێکی گەورەی حیزبی دموکرات لە ڕەوتی مێژوویی خەبات و تێکۆشانیدا دابڕان لە ڕێخستنی خێڵەکی بنەماڵەیی و ناوچەیی و ئاراستەکردنی خەبات بەرەو فۆرمێکی کوردستانی بووە کە وەک ئامانجێکی مەزن هەر لە جێی خۆیەتی. هەر ئەم ڕوانینەش وای کردووەکە ناسنامەی کوردبوون ببێتە تەوەری سەرەکی گوتار و کرداری ئەم حیزبە. پێکهێنانی کۆماری کوردستان وەرچەرخانێکی فکری بوو کە ڕێڕە و داهاتووی خەباتی نەتەوەی دموکراتیکی نەتەوەکەمانی وێنا کردووە. لەلایەک لە ئەنجامی گەشەی بیری سیاسی و بە دامەزراوەیی کردنی پرسی کورد لە چوارچێوەی بنیاتێکی نیشتیمانی هاتەکایەوە، لەلایەکی دیکەوە بنیادنانی ڕێبازێک بوو بۆ دواڕۆژی پرسی نەتەوەیی. ئاواتی ئازادی و خەونی ڕزگاری نەتەوەیەک بە ڕێگای زیندوو ڕاگررتنی مێژووی خەبات و سیمبولەکانیدا تێدەپەڕێ. کۆماری کوردستان پاش 80 ساڵ هێشتا لە بیر و هۆشی نەتەوەی کووردا زیندووە. تەمەنی کورتی کۆمار و کۆتایی تراژیک بەڵام سەربەرزانەی ڕێبەرانی نەوە دوای نەوە ئیلهام دەری خەباتی نەتەوەی کورد لە هەر چوار پارچەی کوردستان بووە.
ئەم تەمەنە بۆ دەسەڵاتێکی خۆماڵی کورد کە بە درێژایی مێژوو دەرفەتی مەشقی دەسەڵات و خۆبەڕێوەبردنی کەم بووە یان هەر نەیبووە جێی شانازیە، بۆ نەتەوەیەک کە هەمیشە لە مافەکانی بێبەش و ئازادیەکانی پێشێل کراوە و بوون و ناسنامەی لەژێر هەڕەشەی سڕینەوە و توانەوەدا بووە. 11 مانگ تەمەنی کورد، بەڵام پڕدەستکەوت پڕە لەوانە. خاڵێکی جەوهەری لە مێژووی کۆماردا ڕوانگەی دموکراتیکی ڕێبەرانی کۆمارە کە وێڕای نەتەوەیی بوونیان دموکراسی خواز بوون و ئەوە لە ئەدەبیات و وێژمانی کۆماردا ڕەنجی داوەتەوە. کۆماری کوردستان توانی مۆدلێک پێشکەش بکات کە تێیدا نەتەوەیەک توانی بەبێ هەڕەشە بۆ سەر ئەوانی تر مافەکانی خۆی بەدەست بهێنێت. هاوکات یەکەم هەنگاویش بوو بۆ نیشاندانی ئەوەی کە دموکراسی لە ئێراندا تەنیا لە ڕێگەی دابەشکردنی دادپەروەرانەی دەسەڵات لە نێوان نەتەوەکاندا جێگیر دەبێت. کۆمار لێرەدا نمونەیەکی مێژوویی ئەو پێکەوە ژیانەیە. ڕوانگە و بیرکردنەوەی ڕێبەرانی کۆمار بەکردەوە بە جۆرەی کات و سەردەم جێبەجێ کراوە. بۆ نمونە گرنگیدان بە توێژەکانی وەک لاوان و ژنان بۆ تەمایەی دامەزراندنی ڕێکخراوی لاوان و یەکێتی ژنان کە ئەمە نیشانەی گرنگیدانی کۆمارە بە کۆمەڵگەی مەدەنی. ئەمە نیشانەی تێگەیشتنێکی قوڵ بوو لەوەی کە ئەزموونێکی دەسەڵاتداری بەبێ بەشداری ژنان و توێژەکانی دیکەی کۆمەڵگە سەرکەوتوو نابێت. ئەگەر ئەمڕۆ دەبینین دروشمی ژنجیان ئازادی لە کوردستانەوە سەرچاوە دەگرێت و هەموو ئێران ڕادەچەنێت، پێویستە بزانین کە ئەمە بەرهەمی 80 ساڵ مەشقی مەدەنی و سیاسیەکە ڕێگەکەی بۆ سەردەمی کۆمار دەگەڕێتەوە. لەم ئەزموونەدا ژنان و لاوان لە پەراوێزی کۆمەڵگەوە دێنە ناو کایەی سیاسی و لە بزوتنەوەی ژیناژدا دەبنە پێشەنگ و بڕبڕەی پشتی گۆڕانکاریەکان. یەکسانی مافی ژن و پیا و عەداڵەتی کۆمەڵایەتی و ئازادی بیر و باوەڕی سیاسی و ئایینی جیاواز و ڕەچاوکردنی مافی کەمینەکان، گرنگیدان بە بواری زمان، خوێندن و پەروەردە بەشێک لەو پرسانن کە بە بەرنامە و بەکردەوە لەلایەن کۆماری کوردستانەوە کاری بۆ کرا. کەوتنی کۆمار لە ڕووی مێژوویەوە تراژیک بوو، بەڵام شێوازی ڕوبەڕووبوونەوەی ڕێبەرانی کۆمار وای کرد ئەم تراژیدیایە ببێتە هەوێنی نۆستالژیایەک بۆ بنیادنانەوە و وەدیهێنانی ئامانجەکانی ئەم کۆمارە. لە ئێستای ئێراندا کە زۆر جار توند و تیژی و سەرکوت دەبێتە هۆی پاشەکشەی بزوتنەوەکان، بیرهێنانەوەی خۆڕاگری و مانەوەی ڕێبەرانی ئەم کۆمارە لەگەڵ کۆمەڵگەکە دەبێتە هۆی بەهێزکردنەوەی ئیرادەی گشتی بۆ بەردەوامبوون لە خەبات. کۆماری کوردستان جوڵانەوەی ڕزگاری خوازی کوردی بەرەو گوتارێکی نەتەوەیی و مەدەنی گشتگیر
ئاراستە کرد و کوردانی بە مافی خاوەنداریەتی هەموو ڕەنگێکم خۆش دەوێت، بەڵام چواریان زۆر تایبەتن. هەڵگرینای وڵات و ڕەمزی مانەوەی میلەتن. یەکەمینیان ڕەنگی سوورە، ڕەنگی خێنی شەهیدانە. دووهەمینیان ڕەنگی سپی، ڕەنگی ئاشتی و ئازادی و پێکەوە ژیانە. سێەمینیان ڕەنگی سەوزە، ڕەنگی دیمەن و سروشتی کوردستانە. چوارەمینیان ڕەنگی زەردە، ڕەنگی خۆری و دوندی چیای نیشتیمانە. ئەم چوار ڕەنگە ئاڵای منن، ئاڵای شۆڕش و بەرخودان، ئاڵای دەیان میلیۆن کووردە، ئاڵای کۆماری کوردستان. کۆمارە کوردستانە بیوان ڕەمزێن نەتەوی تێناسکرین کو بەشێک جی ناسنامە و هێمەیەن هەری بەرچاو ئێن خەبەتە کورد لی هەموو کوردستانە گۆتەرە حزبە دموکرات لیەدا هشتێمین سەلڤەگەرە ئەڤەکرینە کۆمارە کوردستانە. پشتی دەستپێکرینە شێرەدوویە یەکیهانی و هەتینە هێزن هەفپەیمانان و هەریفینە دەستهێلتەرزە شا و لیەنچامە دەچێبوونە وەلاتیەکە دەستهەلاتە لی بەشێکە کوردستانە دەرفەتێک باش بۆ گەشەکرینە چەلاکیەن سیاسی یەن ڕێخراوەن سیاسی چێبوو. لیرەوشەکوی هەدە لی 25 گەلاوێجا 1321 ئەرۆجیدە جیئالیە هجمارەکە کەسایەتیەن وەلاتپەرێز کۆمەلەیە جێکا بیهزرا سەربەخفەخوازی و نەتەوی وەهەتە ئەڤەکرین. پشتی 3 ساڵان حزبە دموکراتە کوردستانە لیسەر بینیەتە تشکیلاتی یا جێکا وەک چەرچۆڤەیەک نەتەوی دموکراتیک لێر خستنکریتر و بیبەرنامەیەن زێدەتر هەتە ئەڤەکرین کو هەتا ئێرۆ وەک خوێدیە زێدەترین دەربەسبووی یا حزبە کوردی لی جیانە سیاسی و ڕێخراویە خوێدە بەردوامە. پێنگاوێکە مەزین ئە حزبە دموکرات لی پێڤەجوویە دیرۆکیە خەبات و تەکۆشینە دەچودابوون جیرە خستینن خێل و ئەشیرەتی مەلبەتی و دەڤەری و ڕووکەرین بیشێوازەکە کوردستانی بوویە کو وەک ئەرمانچەک مەزین هەر لیچیهە خوێدەیە. هەر وە دیتنگەهە وی هەکیر کو ناسنامەیە کوردبوونە بی بە ئالیە بینگەهین ئەگۆتار و خەبەتە وە حزبە. ئەڤەکرینە کۆمەرە کوردستانە وەک گوهرینێک هەزری بوو کو دۆز و پەشەرۆجە خەبەتە نەتەوی دموکراتیکا نەتەوە مێڤێ نەکریە. جی ئالیەکە وەلیەنچەمە گەشەیە هزرە سیاسی و ڕێخستنکرینە پرسە کورد لی چەرچۆڤەیە بینیەتێک نیشتمانی و هەتە مەیدەنە جی ئالیە دین و ئەڤەکرینە ڕێبازەکە بوو جی بۆ پەشەرۆجە پرسە نەتەوی. خەوێزیە ئازادی و خەڤنە ڕزگەریە نەتەوەیەک بیرەیە زیندیرەگرتینە دیرۆکە خەبات و سیمبۆل و هێمایەن وێرە دەرباستی بە. کۆمەرە کوردستانە پشتی دەربەسبوونە 8 ساڵ هێج لی هزرە نەتەویە کورد دە زیندیە. هەیامە کورد ئەدەستلەتە کۆمەرە کوردستانە داوی هەتینە تراجیک لێ سەربلندانەیە ڕێبەرن وێ کۆمارە نەفش لی پێی نەفش ڕێنیشان دەرە خەبەتە نەتەویە کورد لی هەر چارپەرچەیەن کوردستانە بوویە. ئێڤ تەمەن بۆ دەشەکەتەکە کورد خوێ کو بیدیرەجاهیە دیرۆکە دەرفەتە چەریبەندینە دەستهەلات و خوێبیرێڤێبریە کێم هەبوویە ئەن هەر نەبوویە جیهێ شانەزیەیە. بۆ نەتەوەیەکە کو هەرتەم جیمافن خوێ بێپەر بوویە و ئازادیەن وێ هەتینە بینپێکرین و هەبوون و ناسنامەیە وێ لی جێر گەفە جیناڤبرین و هەلاندینە دەبوویە یاز دەهێڤ تەمەنەک گەلک کورد لێ تەجی دەستکەفت و وانەیە.
خلک ناوروکی لی دیروک کمرده دیتینگه دموکراتیک ریبرن کمره که تیوی نتوی بونه دموکراسی خواز بون و یک لی ویج و ویجمن کمرده رنگ دایه. کمر کردستان کاری مدل که دستلات پیشکش بیکه که تیده نتویک دیکره به هبونه تیگفک بو سر ایندین مافن خواه بی دست و بینه. هفدم یکم پنگاو جیب جیبونیشندن و یکه که دموکراسی لی ایران ده بیتن بیره دبشکرین داد پرورانه دستلات لی نافبر نتوانده جهگیر دیبه. کمر لی ویر میناکک دیروکی جیوه پورجیانه. دیتینگه او هزرین ریبرن کمر لی پرکتیک ده بی پیکدم او سردم هتینه چی بیچی کرین. وک میناک گرینگیدن بیچینن وک چیوانن او جینن کوبون سدما اوکرین رخراون چیوانن او یکیتی جینن کو ایو نشانه گرینگیدن کمره بیچیواک مدنیه. ایو نشانه تگهشتین کوربو کو چریبندینه که دسلاتاریه بیبه بشداری جینن او قطن دین این چیواک سرکفتینه به. هکی ایرو دیبینن چفکانی دروشما جین جیان آزادی جی کردستان وحتیه او همو ایران لخوه گرتیه. هفچه کو بزنن کو ایو برهما 8 سال چریبندین مدنی و سیاسیه کو بینگه و دیگره بو سردم کماره. لیوه چریبندین ده جین و چیوان جی دردور چیواکه و تن ناو میدان سیاسی او لی تفگره جینای ده جی دیبین پیشنگ و ستون بینگهین اگوهرینن. و خیوی مافن جین و مر داد پوری چیواکی و آزادی هزر و باورین سیاسی و اولی این چودا و برچفگرتین مافن کمینیان گرینگیدن بیوار زیمان، پرورده و هینکاریه، بشک جیوان پرسان بون که بی برنامه و لی پرکتیک ده جیالی کمر کردستان و کار لی سرحتی نکرین. کفتین کمر لیوار دیروکی و تراجیک بو، لی شوازه روبروبون ریبرن کمر وی هکیر، که ایو تراجیدی بی به هوین نوستالژیک بو آوکرین و بی دستوانین ارمانچن و کمره. لی ایران نیهده که گلک چاران تندوتیجی و تپسرکرین دیبه سدم پشکشی تفگران و بیرانین خورگری و منار ریبرن و کمره دیگل چیواک خواه دیبه سدم بیهسکرین ایراده گشتی بو بردوانبونوان لی خبته. کمر کردستان تفگر رزگری خوازی کردی رو بی گوترک نتوی و مدنی گشتگیر و بیر و کردهینه ماف خودی درکتن لی نشتیمان و بون بی خودی حکومت کیر. کمر کردستان بیوان رمزن نتوی تن اسکرین که بشک جیناسنامه و حمایه مزین و آگیران این خبت کرد لی همو بشن کردستانه این وک علای کردستانه هزه پیشمرگه و سیرود نتوی که هر یک بیخوه چورک امجکرین بی دستوانین ارمانچن نتوی لی شوازا اوکیرین دستلات کردی و کردستانی. لی هشتیمین سلوگیرا اوکیرین کمر کردستان دا هر تن بلندره گرتن آیا دا کمر بسنینه بلکه دبه ام گشه بی دولمندی و نرکن و بدن. ایو بی واتهیه کلی ایرانا پشروج ده دبه پیرنسیپن وک مافن نتوی دموکراسی بیشتاری جینان و گشه کیرین تفگرن مدنی و پورجیانا آشت خوازانه و دلخوازانه و جی همویان گرینگ تیر مرچ سروریه هفپر انتوان بکن. بی بنیاتا هر کیور ری کفتینک و درشتینک سیاسی و بیره و بریه. لی روشک ده ام 8 سالیه اوکیرین کمر کردستان بی بیرتینن که پیلک نوی سری هلدن و خنیشندنن بی دیجی رژیم اسلامی ایرانه و تواوتی دستلات و دستپیکریه و رژیم لی لواسترین و بهسترین پیگه هاخوه یا چند هیکن در بسپویده. کمر اسلامی لی دیرجاهی تمن خید دهات، سروت و چفکانی نفخوی بو میلیس و تروریستن جرباندور و دستلات خوه دیاری کریه. شندین جیهاد و شورش اسلامی بو دروی سینوران، تواوکر سیاست نفخوی بیدیجی مافن میروویه بنیاتا ویجی پاشوروی و بنیاتا هزری و ایدئولوژیکین و رژیمه. میزکرینک بیدیروک نزیک آلوز و شیرن یمن، سوریه، فلسطین، لبنان و هشته مد به کوراهی سیاستا بی کرست و دیجه میرووی کمر اسلامی کو بی سدم دستوردن و لیدر خستینا شیرن بیره میلیسان و دیجاتی دیگل ولاتن دوره و روجوایی بی میلیونن کس بونه قربانی. چریبندین دستلاتک ویها یا 6 سال نوین
بسداك جيهانا دروجي وكم كردان و نتوين دين ان بندست إيرانه بيجهنه انشامه كو هتا دمك افرجيما لي دستلات دا بيمينه دور رو كأرامي و سقمگيريه بيخوه ونبينه. ليفيرا وشده زيفيرين بو أرمانچن كوماره بيرانين ويراستيه كو بيتن كولتورا پورسزان وكهوي و هفخباتيه كو مبي أرمانچن پاشروجه و برجوندين نتوين ما نزيكتيكه. دبه ارك جيوادگه كردستاني و رخستين هزبان بیوه بر پیرسایتی دیروکی و اخلاقی و بگیردن کجی کمار کردستانه و بومه بیمیرتک سیاسی بیجهمایه. لیویا ده پیرمزین و بیشانده امپیام وکهوی و هفخباتیه بو همو آلین سیاسی این روچلات کردستانه جیواک خراگیر امدنی و تواوی چین و قطن کردستانه دوباره دکن. ام بج نخوه لی هم بر ریها پقیج شهیدن کردستانه بی تایبت پیشوای کردان قاضی محمد دیتوینن. امگناسی و پیروزباهیامه با ملبتن سربلند این شهیدان، گرتین سیاسی، کادر و پیشمرگه و اندام و آلیگیرن حزب دموکرات و تفچین و قطن جیواک کردستانه. حزب دموکرات کردستان ایران بيداغي كردان شكاوى دوي ريبندن هالكرا بيداغي كردان شكاوى دوي ريبندن سلوي دركري داري وحبوب رمزي كرد في شوا سلوي دركري داري وحبوب رمزي كرد في شوا ولاد بسطي شادي سري برجي يكسيري دادري ولاد بسطي شادي سري برجي يكسيري دادري طايا وبفرو بسطلك بوبا بندورش طلق طايا وبفرو بسطلك بوبا بندورش طلق لا بكرد بوبا بيشمرقة قلم ليكرا ودرقة لا بكرد بوبا بيشمرقة قلم ليكرا ودرقة ولاد بسطي شادي سري برجي خمو تميدري ولاد بسطي شادي سري برجي خمو تميدري حالا وجود یارو بازاری روشن بیرو گندی و شاری حالا وجود یارو بازاری روشن بیرو گندی و شاری دروش حالات هتا باشو دروش آوا و بوبا کود دروش حالات هتا باشو دروش آوا و بوبا کود بانگی ای راقیبیان سری چاوی هیوایان تیبری بانجی ای راقیبیان سری چاوی هیوایان تیبری او کرا بیداخی کردن شکاوالا دوی ریبندن او کرا بیداخی کردن شکاوالا دوی ریبندن سروی در کرداری و او برمزی کرد پیشوا سروی در کرداری و او برمزی کرد پیشوا ولاد بسطی شادی سری برجی یکسیری دادری ولاد بسطی شادی سری برجی یکسیری دادری
کاری حیزبی دموکرات لە یادی هەشتا ساڵەی دامەزرانی کۆماری کوردستاندا. دوای هەڵگیرسانی شەڕی دووهەمی جیهانی و بەهاتنی هێزەکانی هاوپەیمانان و ڕووخانی دەسەڵاتی ڕەزاشاو لە ئەنجامدا دروستبوونی بۆشایی دەسەڵات لە بەشێکی کوردستان دەرفەتێکی لەبار بۆ بوژانەوەی چالاکی سیاسی ڕێکخراوە سیاسیەکان ڕەخسا. لەوەها هەلومەرجێکدا لە 25 گەلاوێژی 1321 هەتاوی لەسەر دەستی کۆمەڵێک کەسایەتی نیشتیمانپەروەر کۆمەڵەی ژیانەوەی کورد بە بیری سربەخۆیی خوازی و نەتەوەییەوە دامەزرا. 3 ساڵ دواتر حیزبی دموکراتی کوردستان لەسەر بنەما تەشکیلاتیەکانی ژێکاف وەک قەوارەیەکی نەتەوەیی دموکراتیک بەڵام ڕێکخراوتر و بە بەرنامەتر دامەزرا کە تا ئەمڕۆ وەک بەڕابردووترین حیزبی کوردی لە ژیانی سیاسی و ڕێکخراوەی خۆی بەردەوامە. هەنگاوێکی گەورەی حیزبی دموکرات لە ڕەوتی مێژوویی خەبات و تێکۆشانیدا دابڕان لە ڕێخستنی خێڵەکی بنەماڵەیی و ناوچەیی و ئاراستەکردنی خەبات بەرەو فۆرمێکی کوردستانی بووە کە وەک ئامانجێکی مەزن هەر لە جێی خۆیەتی. هەر ئەم ڕوانینەش وای کردووەکە ناسنامەی کوردبوون ببێتە تەوەری سەرەکی گوتار و کرداری ئەم حیزبە. پێکهێنانی کۆماری کوردستان وەرچەرخانێکی فکری بوو کە ڕێڕە و داهاتووی خەباتی نەتەوەی دموکراتیکی نەتەوەکەمانی وێنا کردووە. لەلایەک لە ئەنجامی گەشەی بیری سیاسی و بەدامەزراوەیی کردنی پرسی کورد لە چوارچێوەی بنیاتێکی نیشتیمانی هاتەکایەوە، لەلایەکی دیکەوە بنیادنانی ڕێبازێک بوو بۆ دواڕۆژی پرسی نەتەوەیی. ئاواتی ئازادی و خەونی ڕزگاری نەتەوەیەک بە ڕێگای زیند و ڕاگررتنی مێژووی خەبات و سیمبولەکانیدا تێدەپەڕێ. کۆماری کوردستان پاش 80 ساڵ هێشتا لە بیر و هۆشی نەتەوەی کووردا زیندووە. تەمەنی کورتی کۆمار و کۆتایی تراژیک بەڵام سەربەرزانەی ڕێبەرانی نەوە دوای نەوە ئیلهام دەری خەباتی نەتەوەی کورد لە هەر 4 پارچەی کوردستان بووە. ئەم تەمەنە بۆ دەسەڵاتێکی خۆماڵی کورد کە بە درێژایی مێژوو دەرفەتی مەشقی دەسەڵات و خۆبەڕێوەبردنی کەم بووە یان هەر نەی بووە جێی شانازیە. بۆ نەتەوەیەک کە هەمیشە لە مافەکانی بێبەش و ئازادیەکانی پێشێل کراوە و بوون و ناسنامەی لەژێر هەڕەشەی سڕینەوە و توانەوەدا بووە. 11 مانگ تەمەنی کورد بەڵام پڕدەستکەوت پڕە لەوانە. خاڵێکی جەوهەری لە مێژووی کۆماردا ڕوانگەی دموکراتیکی ڕێبەرانی کۆمارە کە وێڕای نەتەوەیی بوونیان دموکراسی خواز بوون و ئەوە لە ئەدەبیات و وێژمانی کۆماردا ڕەنجی داوەتەوە. کۆماری کوردستان توانی مۆدلێک پێشکەش بکات کە تێیدا نەتەوەیەک توانی بەبێ هەڕەشە بۆ سەر ئەوانی تر مافەکانی خۆی بەدەست بهێنێت. هاوکات
یەکەم هەنگاویش بوو بۆ نیشاندانی ئەوەی کە دموکراسی لە ئێراندا تەنیا لە ڕێگەی دابەشکردنی دادپەروەرانەی دەسەڵات لە نێوان نەتەوەکاندا جێگیر دەبێت. کۆمار لێرەدا نمونەیەکی مێژوویی ئەو پێکەوە ژیانەیە. ڕوانگە و بیرکردنەوەی ڕێبەرانی کۆمار بەکردەوە بە جۆرەی کات و سەردەم جێبەجێ کراوە. بۆ نمونە گرنگیدان بە توێژەکانی وەک لاوان و ژنان بۆ تەمایەی دامەزراندنی ڕێکخراوی لاوان و یەکێتی ژنان کە ئەمە نیشانەی گرنگیدانی کۆمارە بە کۆمەڵگەی مەدەنی. ئەمە نیشانەی تێگەیشتنێکی قوڵ بوو لەوەی کە ئەزموونێکی دەسەڵاتداری بەبێ بەشداری ژنان و توێژەکانی دیکەی کۆمەڵگە سەرکەوتوو نابێت. ئەگەر ئەمڕۆ دەبینین دروشمی ژن-ژیان ئازادی لە کوردستانەوە سەرچاوە دەگرێت و هەموو ئێران ڕادەچەنێت، پێویستە بزانین کە ئەمە بەرهەمی 80 ساڵ مەشقی مەدەنی و سیاسیە کە ڕێگەکەی بۆ سەردەمی کۆمار دەگەڕێتەوە. لەم ئەزموونەدا ژنان و لاوان لە پەراوێزی کۆمەڵگەوە دێنە ناو کایەی سیاسی و لە بزوتنەوەی ژیناژدا دەبنە پێشەنگ و بڕبڕەی پشتی گۆڕانکاریەکان. یەکسانی مافی ژن و پیا و عەداڵەتی کۆمەڵایەتی و ئازادی بیر و باوەڕی سیاسی و ئایینی جیاواز و ڕەچاوکردنی مافی کەمینەکان، گرنگیدان بە بواری زمان، خوێندن و پەروەردە بەشێک لەو پرسانن کە بە بەرنامە و بەکردەوە لەلایەن کۆماری کوردستانەوە کاری بۆ کرا. کەوتنی کۆمار لە ڕووی مێژوویەوە تراژیک بوو، بەڵام شێوازی ڕوبەڕووبوونەوەی ڕێبەرانی کۆمار وای کرد ئەم تراژیدیایە ببێتە هەوێنی نۆستالژیایەک بۆ بنیادنانەوە و وەدی هێنانی ئامانجەکانی ئەم کۆمارە. لە ئێستای ئێراندا کە زۆر جار توند و تیژی و سەرکوت دەبێتە هۆی پاشەکشەی بزوتنەوەکان، بیرهێنانەوەی خۆڕاگری و مانەوەی ڕێبەرانی ئەم کۆمارە لەگەڵ کۆمەڵگەکە دەبێتە هۆی بەهێزکردنەوەی ئیرادەی گشتی بۆ بەردەوامبوون لە خەبات. کۆماری کوردستان جوڵانەوەی ڕزگاری خوازی کوردی بەرەو گوتارێکی نەتەوەیی و مەدەنی گشتگیر ئاراستە کردو. کوردانی بە مافی خاوەنداریەتی نیشتیمان و بوون بە خاوەن حکوومەت ئاشنا کرد. کۆماری کوردستان بەو ڕەمزە نەتەوەییانە دەناسرێتەوە کە بەشێکن لە ناسنامە و هێما گەورە و گرانەکانی خەباتی کورد لە هەموو بەشەکانی کوردستان، لەوانە ئاڵای کوردستان، هێزی پێشمەرگە و سرودی نیشتیمانی کە لە خۆیاندا ئاماژەن بۆ گەیشتن بە ئامانجی نەتەوەیی لە چەشنی بنیادنانەوەی دەسەڵاتێکی کوردی و کوردستانی. لە 80 ساڵەی یادی دامەزرانی کۆماری کوردستاندا هەر بەرزڕاگرتنی یادی کۆمار بەس نییە، بەڵکو دەبێت پەرە بە سامان و بەهاکانی بدەین. ئەمە بەو مانایەیە کە لە ئێرانی داهاتوودا دەبێت پرەنسیپەکانی وەک مافی نەتەوەیی، دموکراسی، بەشداری ژنان و گەشەی بزوتنەوەی مەدەنی و
پێکەوە ژیانی ئاشتیانە و دڵخوازانە و لە هەمووی گرنگتر مەرجی سەروەری هاوبەشی نەتەوەکان بکرێنە بنەمای هەر جۆرە ڕێککەوتن و داڕشنەوەیەکی سیاسی و ئیداری. لە سەر و بەندێکدا یادی 80 ساڵەی دامەزرانی کۆماری کوردستان دەکەینەوە کە شەپۆلێکی نوێی ڕاپەڕین و خۆپێشاندان دژ بە حکوومەتی کۆماری ئیسلامی تەواویەتی دەسەڵاتەکەی دەستی پێکردووە و ڕژیم لە لاوازترین و بێهێزترین پێگەی چەندەی ڕابردوویدایە. بە درێژایی تەمەنی کۆماری ئیسلامی داهات و سامان و سەرچاوەکانی نێوخۆیی بۆ گروپە میلیشیایی و تیرۆریستەکانی ژێرنفوز و دەسەڵاتی خۆی تەرخان کردووە. هەناردەکردنی جیهاد و شۆڕشی ئیسلامی بۆ دەرەوەی سنوورەکان تەواوکەری سیاسەتی ناوخۆییە دژ بە مافی ژیان کە ڕیشەی لە بناژوخوازی و بنەما فکری و ئیدئۆلۆژیەکانی ئەم ڕژیمەدایە. چاوخشاندنێک بە مێژووی نزیکی ئاڵۆزی و شەڕەکانی یەمەن، سووریا، فەلەستین، لوبنان و هیتر دەمانباتەوە بۆ قوڵایی سیاسەتی کارەساتبار و دژەمرۆیی کۆماری ئیسلامی کە بەهۆی دەستێوەردان و وەڕێخستنی شەڕی نیابەتی و دژایەتی کردنی وڵاتانی ناوچە و ڕۆژاوا بە ملیۆنان کەس بوونەتا قوربانی. ئەزموونی دەسەڵاتێکی وەها سەدە نێوەڕاستی بەسە تاکو و جیهانی دەرەوەش وەک ئێمەی کورد و نەتەوە بندەستەکانی دیکەی ئێران بگەنە ئەو ئەنجامە کە تا کاتێک ئەم ڕژیمە لەسەر دەسەڵات بێت ناوچەکە ڕووی ئارامی و سەقامگیری بەخۆیەوە نابینێ. لەم هەلومەرجەدا گەڕانەوە بۆ ئامانجەکانی کۆمار و بیرهێنانەوەی ئەو ڕاستیەیە کە تەنیا کولتوری پێکەوە هەڵکردن یەکریزی و هاوخەباتیە کە لە ئامانجەکانی دواڕۆژ و بەرژەوەندێنەتەوەیەکان نزیکمان دەکاتەوە. دەبێ ئەرچی کۆمەڵگەی کوردستانی و ڕێکخراوەیی حیزبەکان گرێ بدرێتەوە بەو بەرپرسایەتیە مێژوویی و ئەخلاقیەی کە لە کۆماری کوردستانەوە وەک میراتێکی سیاسی بەجێماوە. لەم یادە پڕشکۆیەدا پەیامی یەکریزی و هاوخەباتی بۆ هەموو لایەنە سیاسیەکانی ڕۆژهەڵات، کۆمەڵگای خۆڕاگری مەدەنی و سەرجەم چین و توێژەکانی کوردستان دووپات دەکەینەوە. سەری ڕێز و نەوازشدا دەنوێنین لە بەرامبەر گیانی پاچی شەهیدانی کوردستان، بە تایبەت پێشەوای کوردان قازی محەممەد. ئەمە گناسی و پیرۆزباییمان بۆ بنەماڵەی سەربەرزی شەهیدان، بۆ زیندانیانی سیاسی، بۆ هەموو کادر و پێشمەرگە و ئەندامان و لایەنگرانی حیزبی دموکرات و سەرجەم چین و توێژەکانی کۆمەڵگەی کوردستان. حیزبی دموکراتی کوردستانی ئێران کۆمیتەی ناوەندی
هەموو ڕەنگێکم خۆش دەوێت، بەڵام چواریان زۆر تایبەتن. هەڵگرینای وڵات و ڕەمزیمانەوەی میلەتن. یەکەمینیان ڕەنگی سوورە، ڕەنگی خێنی شەهیدانە. دووهەمینیان ڕەنگی سپی، ڕەنگی ئاشتی و ئازادی و پێکەوە ژیانە. سێەمینیان ڕەنگی سەوزە، ڕەنگی دیمەن و سروشتی کوردستانە. چوارەمینیان ڕەنگی زەردە، ڕەنگی خۆری و دوندی چیای نیشتیمانە. ئەم چوار ڕەنگە ئاڵای منن، ئاڵای شۆڕش و بەرخودان، ئاڵای دەیان میلیۆن کووردە، ئاڵای کۆماری کوردستان. کۆمارە کوردستانە بیوان ڕەمزێن نەتەوی تێناسکرین، کو بەشێک جی ناسنامە و هێمەیەن هەری بەرچاو ئێن خەبەتە کورد لی هەموو کوردستانە گۆتەرە حزبە دموکرات لیەدا هشتێمین سەلڤەگەرە ئەڤەکرینە کۆمارە کوردستانە. پشتی دەستپێکرینە شێرەدوویە یەکیهانی و هەتینە هێزن هەفپەیمانان و هەریفینە دەستهێلتەرزە شا و لیەنچامە دەچێبوونە وەلاتیەکە دەستهێلاتە لی بەشێکە کوردستانە دەرفەتێک باش بۆ گەشەکرینە چەلاکیەن سیاسی ئیەن ڕێخراوەن سیاسی چێبوو. لیرەوشەکوی هەدە لی 25 گەلاوێجا 1321 ئەرۆجیدە جیئالیە هجمارەکە کەسایەتیەن وەلاتپەرێز کۆمەلەیە جێکا بیهزرا سەربەخفەخوازی و نەتەوی وەهەتە ئەڤەکرین. پشتی 3 ساڵان حزبە دموکراتە کوردستانە لیسەر بینیەتە تشکیلاتی یا جێکا وەک چەرچۆڤەیەک نەتەوی دموکراتیک لێر خستنکریتر و بیبەرنامەیەن زێدەتر هەتا ئەڤەکرین، کو هەتا ئێرۆ وەک خوێدیە زێدەترین دەربەسبووی یا حزبە کوردی لی جیانە سیاسی و ڕێخراویە خوێدە بەردوامە. پێنگاوێکە مەزین ئە حزبە دموکرات لی پێڤەجوویە دیرۆکیە خەبات و تەکۆشینە دەچودابوون جیرە خستینن خێل و ئەشیرەتی، مەلبەتی و دەڤەری و ڕووکرین بیشێوازەکە کوردستانی بوویە کو وەک ئەرمانچەک مەزین هەر لیچیهە خوێدەیە. هەر وە دیتنگەهە وی هەکیر کو ناسنامەیە کوردبوونە بی بە ئالیە بینگەهین ئەگۆتار و خەبەتە وە حزبە. ئەڤەکرینە کۆمەرە کوردستانە وەک گوهرینەک هەزری بوو کو دۆز و پەشەرۆجە خەبەتە نەتەوی دموکراتیکا نەتەوە مێڤە نەکریە. جی ئالیەکە وەلیەنچەمە گەشەیە هزرە سیاسی و ڕێخستنکرینە پرسە کورد لی چەرچۆڤەیە بینیەتێک نیشتمانی و هەتە مەیدەنە جی ئالیە دین و ئەڤەکرینە ڕێبازەکە بوو جی بۆ پەشەرۆجە پرسە نەتەوی. خەوێزیە ئازادی و خەڤنە ڕزگاریە نەتەوەیەک بیرەیە زیندیرەگرتینە دیرۆکە خەبات و سیمبۆل و هێمایەن وێرە دەرباستی بە. کۆمەرە کوردستانە پشتی دەربەسبوونە 8 ساڵ هێج لی هزرە نەتەویە کورد دە زیندیە. هەیامە کورد ئەدەستلەتە کۆمەرە کوردستانە داوی هەتینە تراجیک لێ سەربلندانەیە ڕێبەرن وێ کۆمارە نەفش لی پێی نەفش ڕێنیشان دەرە خەبەتە نەتەویە کورد لی هەر چارپەرچەیەن کوردستانە بوویە. ئێڤ تەمەن بۆ دەشەکەتەکە کورد خوێ کو بی دیرەجاهیە دیرۆکە دەرفەتە چەریبەندینە دەستهێلات و خوێبی ڕێڤێبریە کێم هەبوویە ئەن هەر نەبوویە جیهێ شانازیەیە. بۆ نەتەوەیەکە کو هەرتم جیمافن خوێ بێپەر بوویە و ئازادیەن وێ هەتینە بینپێکرین و هەبوون و ناسنامەیە وێ لی جێر گەفە جیناڤبرین و هەلاندینە دەبوویە یاز دەهێڤ تەمەنەک گەلک کورد لێ تەجی دەستکەفت و وانەیە. خەڵکە ناڤەرۆکی لی دیرۆکە کۆمەرەدە دیتینگەهە دموکراتیک ئەڕێبەرن کۆمەرەیە کو تێوی نەتەوی بوونە دموکراسی خواز بوون و یەکە لی وێجە و وێجمەنە کۆمەرەدە ڕەنگدایە. کۆمەرە کوردستانە کاری مۆدێلێکە دەستهێلاتە پێشکەش بیکە کو تێدە نەتەوەیەک دیکەرە بێهەبوونە تیگەفەک بۆ سەر ئیەندین مافن خوێ بیدەست و بینە. هەڤدەم یەکەم پێنگاو جیبێ جیبۆ نیشاندنەوە یەکە کو دموکراسی لی ئیرانەدە بیتەنە بیرەیە دەبشکرینە دادپەروەرانەیە دەستهێلات لی ناڤبەرە نەتەواندە جێگیردی بە. کۆمار لیڤیر دەمیناکێک دیرۆکی جیڤە پێڤرەجیانەیە. دیتینگەه و هزرینە ڕێبەرن کۆمەرە لی پراکتیکەدە بی پێکەدەم و سەردەم هەتینە چیبیچی کرین. وەک میناک گرنگیدان بیچینن وەک چیوانان و جینان کوبوونە سەدەمە ئەڤەکرینە ڕێخراوەن چیوانان و یەکیتیە جینان کو ئێڤ نیشانەیە گرنگیدەنە کۆمەرە بیچیواکە مەدەنیە. ئێڤ نیشانەیە تێگەهشتینە کوور بوو کو چەریبەندینەکە دەسەلاتاریە بیبێ بێشداریە جینان و قەتەن دین ئێن چیواکە سەرکەفتینە بە.
هکی ایرو ام دیبینن چفکانی دروشما جین جیان آزادی جی کردستان وحتیه و همو ایران لیخوه گرتیه. هفچه کو بزنن کو ایو بر هما 8 سال چریباندین مدنی و سیاسیه کو بینگه و دیگره بو سردم کماره. لیوه چریباندین ده جین و چیوان جی دردور چیواکه و تن ناو میدان سیاسی و لی تفگره جینای ده جی دیبین پیشنگ و ستون بینگهین اگوهرینن. و خیوی مافن جین و مر داد پوری چیواکی و آزادی هزر و باورین سیاسی و اولی این چودا و برچفگرتین مافن کمینیان گرینگیدن بیوار زیمان پرورده و هینکاریه بشک جیوان پرسان بون کو بی برنامه و لی پراکتیک ده جیالی کمر کردستان و کار لی سرحتی نکرین. کفتین کمر لیوار دیروکی و تراجیک بو لی شوازه روبروبون ریبرن کمر وی هکیر کو ایو تراجیدی بی به هوین نوستالژیک بو آوکرین و بی دستوانین ارمانچن و کمره. لی ایران نیهده کو گلک چاران تندوتیجی و تپسرکرین دیبه سدم پشکشی تفگران و بیرانین خورگری و منار ریبرن و کمره دیگل چیواک خوه دیبه سدم بیهسکرین ایراده گشتی بو بردوانبونوان لی خبته. کمر کردستان تفگر رزگری خوازی کردی رو بی گوترک نتوی و مدنی گشتگیر و بیر و کردهینه ماف خودی درکتن لی نشتیمان و بون بی خودی حکومت کیر. کمر کردستان بیوان رمزن نتوی تن اسکرین کو بشک جیناسنامه و حمایین مزین و آگیران این خبت کرد لی همو بشن کردستاننه این وک علای کردستانه هز پیشمرگه و سیرود نتوی کو هر یک بیخوه چورک امجکرین بی دستوانین ارمانچن نتوی لی شوازا اوکیرین دستلات کردی و کردستانی. لی هشتیمین سلوگیرا اوکیرین کمر کردستان دا هر تن بلندره گرتن آیاد کمر بسنینه بلکو دبه ام گشه بی دولمندی و نرکن و بدن. ایو بی واتهیه کلی ایرانا پشروج ده دبه پیرنسیپن وک مافن نتوی دموکراسی بیشتاری جینان و گشه کیرین تفگرن مدنی و پورجیانا آشت خوازانه و دلخوازانه و جی همویان گیرینگ تیر مرچ سروریه هفپار انتوان بکن. بی بنیاتا هر کیور ری کفتینک و درشتینک سیاسی و بیره بریه. لی روشک ده ام 8 سالیه اوکیرین کمر کردستان بی بیرتینن کو پیلک نوی سری هلدن و خنیشندنن بی دیجی رژیم اسلامی ایرانه و تواوتی دستلات و دستپیکریه و رژیم لیلواسترین و بهسترین پیگه هاخوه یا چند هیکن در بسپویده. کمر اسلامی لی دیرجاهی تمن خید دهات، سروت و چفکانی نفخوی بو میلیس و تروریستن جرباندور و دستلات خوه دیاری کریه. شندین جیهاد و شورش اسلامی بو دروی سینوران، تواوکر سیاست نفخوی بیدیجی مافن میرویه بنیاتا ویجی پاشوروی و بنیاتا هزری و ایدئولوژیکین و رژیمه. میزکرینک بیدیروک نزیک آلوز و شیرن یمن، سوریه، فلسطین، لبنان و هشته مد به کوراهی سیاستا بی کرست و دیجه میرویه کمر اسلامی کو بی سدم دستوردان و لیدرخستینا شیرن بیره میلیسان و دیجاتی دیگل ولاتن دوره و روجوایی بی میلیونان کس بونه قربانی. چریباندین دستلاتک ویها یا 6 سال نوین بسدا کو جیهان دروجی وکم کردان و نتوین دین ان بندست ایرانه بیگهنه و انچامه کو هتا دمک افرجیم لی دستلات ده بیمینه دور رو که آرامی و سقمگیریه بیخوه و نبینه. لیوه روشده زیویرین بو ارمانچن کماره بیرانین و راستیه کو بیتن کلتورا پورسزان وکهوی و هفخباتیه کو مبی ارمانچن پاشروجه و برجوندی نتوین ما نزیک دیکه. دبه ارک جیوادگه کردستانی و رخستین حزبان بیوه بر پیرسایتی دیروکی و اخلاقی و بگیردن کجی کمر کردستانه و بومه بیمیرتک سیاسی بیجهمایه. لیوی یاد پیرمزین و بیشانده ام پیام وکهوی و هفخباتیه بو همو آلین سیاسی این روچلات کردستانه جیواک خراگیر امدنی و تواوی چین و قطن کردستانه دوباره دکن. ام بج نخوه لی هم بر ریها پقیج شهیدن کردستانه بی تایبت پیشوای کردان قاضی محمد دیتوینن.
امگناسی و پیروزباهیامه با ملبتن سربلند این شهیدان، گرتین سیاسی، کادر و پیشمرگه و اندام و آلیگیرن حزب دموکرات و تفچین و قطن جیواک کردستانه. حزب دموکرات کردستان ایرانه کمیته ناوندیسی کانون پاشین 2026. بەیداغی کوردان شەکاوە لە دووی ڕێبەندان هەڵکرا بەیداغی کوردان شەکاوە لە دووی ڕێبەندان سرۆی دەرکرداری هیوە بوو بە ڕەمزی کورد پێشەوە سرۆی دەرکرداری هیوە بوو بە ڕەمزی کورد پێشەوە وڵات بەستەی شادی سڕی بەرجی یەکسیری دادڕی وڵات بەستەی شادی سڕی بەرجی یەکسیری دادڕی توایەوە بەفر و بەستەڵک بوو بە گۆبەند و ڕەشتەڵک توایەوە بەفر و بەستەڵک بوو بە گۆبەند و ڕەشتەڵک لاوی کورد بوو بە پێشمەرگە قەڵەم لێی کراوە دەرگە لاوی کورد بوو بە پێشمەرگە قەڵەم لێی کراوە دەرگە وڵات بەستەی شادی زڕی بەرجی خەموو تەمیدڕی وڵات بەستەی شادی زڕی بەرجی خەموو تەمیدڕی پاڵەوە جوتیار و بازاری ڕۆشنبیر و گوندی و شاری پاڵەوە جوتیار و بازاری ڕۆشنبیر و گوندی و شاری لە ڕۆژ هەڵات هەتا باشوور لە ڕۆژ ئاواوە بۆ باکوور لە ڕۆژ هەڵات هەتا باشوور لە ڕۆژ ئاواوە بۆ باکوور بانگی عێراقی بیان چڕی چاوی هیوایان پێبڕی بانگی عێراقی بیان چڕی چاوی هیوایان پێبڕی هەڵکرا بەیداغی کوردان شەکاوە لە دووی ڕێبەندان هەڵکرا بەیداغی کوردان شەکاوە لە دووی ڕێبەندان سرۆی دەرکرداری هیوە بوو بە ڕەمزی کورد پێشەوە سرۆی دەرکرداری هیوە بوو بە ڕەمزی کورد پێشەوە وڵات بەستەی شادی سڕی بەرجی یەکسیری دادڕی وڵات بەستەی شادی سڕی بەرجی یەکسیری دادڕی بیانیه حزب دموکرات کردستان ایران به مناسبت 80مین سالگرد تأسیس جمهوری کردستان. با شعله‌ور شدن جنگ جهانی دوم و ورود نیروهای متفقین، سقوط حکومت رضاشاه و در پی آن
شکلگیری خلأ قدرت در بخش‌هایی از کردستان زمینه‌ای مناسب برای احیای فعالیت‌های سیاسی و سازمان یافته فراهم شد. در چنین شرایطی در 25 مرداد ماه 1321 خورشیدی به همت گروهی از شخصیت‌های میهن‌دوست و با اندیشه استقلال طلبانه و ملی جمعیت تجدید حیات کرد یا ژکاف تأسیس شد. 3 سال بعد حزب دموکرات کردستان بر پایه ساختار تشکیلاتی ژکاف و در قالب یک سازمان ملی دموکراتیک منسجمتر، برنامه‌مندتر و سازمان یافته‌تر شکل گرفت. حزبی که تا امروز به عنوان با سابقه ترین حزب کردی به حیات سیاسی و تشکیلاتی خود ادامه داده است. یکی از گام‌های بزرگ و تاریخی حزب دموکرات در روند مبارزه گسست آگاهانه از سازماندهی عشایری، خانوادگی و منطقه‌ای و هدایت مبارزه به سوی شکلی کردستانی و فراگیر بود. هدفی بزرگ که کاملاً بجا و ضروری به شمار می رفت. همین نگرش سبب شد کرد بودن به محور اصلی گفتمان، هویت و عملکرد این حزب تبدیل شود. در ادامه تشکیل جمهوری کردستان نقطه عطفی فکری و تاریخی بود که مسیر و افق مبارزات ملی دموکراتیک ملت ما را ترسیم کرد. این جمهوری از یک سو حاصل رشد اندیشه سیاسی و نهادینه شدن مسئله کرد در قالب یک بنیان ملی بود و از سوی دیگر راهی نو برای آینده مسئله ملی گشود. آرزوی آزادی و رویای رهایی هر ملتی از مسیر زنده نگه داشتن تاریخ مبارزات و نمادهای آن می‌گذرد. جمهوری کردستان پس از گذشت 80 سال همچنان در حافظه تاریخی و وجدان جمعی ملت کرد زنده است. عمر کوتاه جمهوری و پایان تراژیک اما سرفرازانه رهبران آن نسل به نسل الهام بخش مبارزات کردها در هر 4 بخش کردستان بوده است. این عمر کوتاه برای حکومتی بومی که در طول تاریخ یا فرصتی برای تمرین خود مدیریتی نداشته و یا بسیار محدود از آن برخوردار بوده مایه افتخار است. برای ملتی که همواره از حقوق خود محروم مانده و هویت، موجودیت و آزادی‌هایش در معرض تهدید، حذف و انکار بوده است، 11 ماه عمر جمهوری هرچند کوتاه سرشار از تجربه و آموزه‌های ماندگار است. نکته‌ای بنیادین در تاریخ جمهوری کردستان نگرش دموکراتیک رهبران آن است. رهبرانی که در عین پایبندی به ملی‌گرایی عمیقاً دموکراسی خواه بودند و این رویکرد به روشنی در ادبیات و گفتمان جمهوری بازتاب یافت. جمهوری کردستان الگویی ارائه داد که در آن یک ملت میتوانست بدون تهدید دیگران به حقوق مشروع خود دست یابد. همزمان این تجربه نخستین گام در جهت نشان دادن این حقیقت بود که دموکراسی در ایران تنها از رهگذر تقسیم عادلانه قدرت میان ملت‌ها امکان پذیر است. جمهوری کردستان در این معنا نمونه‌ای تاریخی از همزیستی دموکراتیک به شمار می‌رود. نگرش و اندیشه رهبران جمهوری متناسب با شرایط زمانه در عمل نیز پیاده شد. از جمله توجه به نقش جوانان و زنان که به تأسیس سازمان جوانان
و اتحادیه زنان انجامید. امری که بیانگر اهمیت جامعه مدنی در نگاه جمهوری بود. این رویکرد نشان دهنده درکی عمیق از این واقعیت بود که هیچ تجربه‌ای از حکمرانی بدون مشارکت فعال زنان و دیگر اقشار جامعه به موفقیت نخواهد رسید. اگر امروز شاهدیم که شعار زن، زندگی، آزادی از کردستان برمیخیزد و در سراسر ایران طنین میافکند، باید دانست که این دستاورد ریشه در بیش از 80 سال تمرین مدنی و سیاسی دارد که آغاز آن به دوران جمهوری کردستان باز می‌گردد. در این مسیر تاریخی زنان و جوانان از حاشیه به متن سیاست گام نهادند و در جنبش ژینا به پیشگامان و ستون فقرات تغییر تبدیل شدند. برابری حقوق زن و مرد، عدالت اجتماعی، آزادی اندیشه سیاسی و دینی، رعایت حقوق اقلیت‌ها و توجه به زبان، آموزش و تحصیل از جمله اصولی بودند که جمهوری کردستان نه تنها در برنامه بلکه در عمل پیگیری و محقق ساخت. سقوط جمهوری کردستان از نظر تاریخی تراژیک بود، اما شیوه ایستادگی و مواجهه رهبران آن این تراژدی را به سرمایه‌ای الهام بخش برای بازسازی و تحقق دوباره آرمان‌های جمهوری بدل ساخت. در ایران امروز که خشونت و سرکوب اغلب به عقب نشینی جنبش ها می انجامد، یادآوری مقاومت رهبرانی که در کنار مردم ایستادند و صحنه را ترک نکردند، اراده جمعی برای تداوم مبارزه را تقویت می کند. جمهوری کردستان جنبش آزادی خواهی کردها را به سوی گفتمانی ملی و مدنی فراگیر هدایت کرد و ملت کرد را با مفهوم حاکمیت بر میهن و حق صاحب حکومت بودن آشنا ساخت. این جمهوری با نمادهای ملی خود شناخته می شود. نمادهایی گرانسنگ و ماندگار چون پرچم کردستان، نیروی پیشمرگ و سرود ملی که همگی بیانگر دستیابی به هدف ملی در قالب بنیانگذاری یک قدرت کردی و کردستانی هستند. در 80مین سالگرد تأسیس جمهوری کردستان صرفاً گرامی داشته یاد آن کافی نیست، بلکه وظیفه ما گسترش و تعمیق سرمایه‌ها و ارزش‌های آن است. این به آن معناست که در ایران آینده اصولی چون حقوق ملی، دموکراسی، مشارکت برابر زنان، رشد جنبش مدنی، همزیستی مسالمت‌آمیز و داوطلبانه و از همه مهمتر اصل حاکمیت مشترک ملت‌ها باید شالوده هر گونه ساختار سیاسی و اداری قرار گیرد. این سالگرد را در شرایطی گرامی می‌داریم که موجی نو از خیزش‌ها و اعتراضات علیه جمهوری اسلامی و تمرکز مطلق قدرت آن آغاز شده و این رژیم در ضعیفترین موقعیت خود در چند دهه گذشته قرار دارد. جمهوری اسلامی در طول حیات خود درآمدها و منابع کشور را صرف گروه‌های شبه نظامی و تروریستی وابسته به خود کرده است. صدور ایدئولوژی بنیادگرایانه و انقلاب اسلامی به خارج از مرزها مکمل سیاست داخلی سرکوب و انکار حق حیات است. سیاستی که ریشه در مبانی فکری و ایدئولوژیک این رژیم دارد. نگاهی به تنش‌ها و جنگ‌های سال‌های اخیر در یمن، سوریه،
فلسطین، لبنان و دیگر نقاط منطقه عمق سیاست‌های فاجعه‌بار و ضد انسانی جمهوری اسلامی را آشکار می‌سازد. سیاست‌هایی که از رهگذر مداخله‌گری، جنگ‌های نیابتی و دشمنی با کشورهای منطقه و جهان میلیون‌ها قربانی بر جای گذاشته است. تجربه چنین حکومتی برای جهانیان نیز کافی است تا به این نتیجه برسند که تا زمانی که این رژیم بر سر قدرت است، منطقه روی آرامش و ثبات نخواهد دید. در چنین شرایطی بازگشت به اهداف جمهوری کردستان یادآوری این حقیقت است که تنها فرهنگ همزیستی، اتحاد و همگرایی است که ما را به منافع ملی و افق آینده نزدیک می کند. وظیفه جامعه کردستان و تشکیلات احزاب سیاسی پیوند خوردن با همان مسئولیت تاریخی و اخلاقی است که جمهوری کردستان به عنوان میراثی سیاسی از خود بر جای گذاشته است. در این یاد بوده با شکوه، بار دیگر پیام اتحاد و همگرایی را خطاب به تمامی جریان‌های سیاسی کردستان ایران، جامعه مدنی مقاوم و همه طبقات و اقشار ملت کردستان تکرار می‌کنیم. سر تعظیم در برابر روان پاک شهدای کردستان، به ویژه پیشوای ملت کرد غازی محمد فرود می‌آوریم. تقدیر و درود ما نثار خانواده‌های سرفراز شهدا، زندانیان سیاسی، همه کادرها، پیشمرگ‌ها، اعضا و هواداران حزب دموکرات و تمامی اقشار جامعه کردستان باد. حزب دموکرات کردستان ایران، کمیته مرکزی، 30 دی ماه 1404 خورشیدی. بەیداغی کوردان شەکاوە لە دووی ڕێبەندان هەڵکرا بەیداغی کوردان شەکاوە لە دووی ڕێبەندان سرۆی دەرکردداری هیوە بوو بە ڕەمزی کورد پێشەوە سرۆی دەرکردداری هیوە بوو بە ڕەمزی کورد پێشەوە وڵات بەستەی شادی سڕی بەرجی یەکسیری دادڕی وڵات بەستەی شادی سڕی بەرجی یەکسیری دادڕی توایەوە بەفر و بەستەڵک بوو بە گۆبەند و ڕەشبەڵک توایەوە بە
ڕووداری حیزبی دموکرات لە یادی 80 ساڵەی دامەزرانی کۆماری کوردستاندا. دوای هەڵگیرسانی شەڕی دووهەمی جیهانی و بەهاتنی هێزەکانی هاوپەیمانان و ڕووخانی دەسەڵاتی ڕەزاشاو لە ئەنجامدا دروستبوونی بۆشایی دەسەڵات لە بەشێکی کوردستان دەرفەتێکی لەبار بۆ بوژانەوەی چالاکی سیاسی ڕێکخراوە سیاسیەکان ڕەخسا. لەوەها هەلومەرجێکدا لە 25 گەلاوێژی 1321 هەتاوی لەسەر دەستی کۆمەڵێک کەسایەتی نیشتیمانپەروەر کۆمەڵەی ژیانەوەی کورد بە بیری سربەخۆیی خوازی و نەتەوەییەوە دامەزرا. 3 ساڵ دواتر حیزبی دموکراتی کوردستان لەسەر بنەما تەشکیلاتیەکانی ژێکاف وەک قەوارەیەکی نەتەوەیی دموکراتیک بەڵام ڕێکخراوتر و بە بەرنامەتر دامەزرا کە تا ئەمڕۆ وەک بەڕابردووترین حیزبی کوردی لە ژیانی سیاسی و ڕێکخراوەی خۆی بەردەوامە. هەنگاوێکی گەورەی حیزبی دموکرات لە ڕەوتی مێژوویی خەبات و تێکۆشانیدا دابڕان لە ڕێخستنی خێڵەکی بنەماڵەیی و ناوچەیی و ئاراستەکردنی خەبات بەرەو فۆرمێکی کوردستانی بووە کە وەک ئامانجێکی مەزن هەر لە جێی خۆیەتی. هەر ئەم ڕوانینەش وای کردووەکە ناسنامەی کوردبوون ببێتە تەوەری سەرەکی گوتار و کرداری ئەم حیزبە. پێکهێنانی کۆماری کوردستان وەرچەرخانێکی فکری بوو کە ڕێڕە و داهاتووی خەباتی نەتەوەیی دموکراتیکی نەتەوەکەمانی وێنا کردووە. لەلایەک لە ئەنجامی گەشەی بیری سیاسی و بە دامەزراوەیی کردنی پرسی کورد لە چوارچێوەی بنیاتێکی نیشتیمانی هاتەکایەوە، لەلایەکی دیکەوە بنیادنانی ڕێبازێک بوو بۆ دواڕۆژی پرسی نەتەوەیی. ئاواتی ئازادی و خەونی ڕزگاری نەتەوەیەک بە ڕێگای زیندوو ڕاگررتنی مێژووی خەبات و سیمبولەکانیدا تێدەپەڕێ. کۆماری کوردستان پاش 80 ساڵ هێشتا لە بیر و هۆشی نەتەوەی کووردا زیندووە. تەمەنی کورتی کۆمار و کۆتایی تراژیک بەڵام سەربەرزانەی ڕێبەرانی نەوە دوای نەوە ئیلهام دەری خەباتی نەتەوەی کورد لە هەر 4 پارچەی کوردستان بووە. ئەم تەمەنە بۆ دەسەڵاتێکی خۆماڵی کورد کە بە درێژایی مێژوو دەرفەتی مەشقی دەسەڵات و خۆبەڕێوەبردننی کەم بووە یان هەر نەی بووە جێی شانازیە. بۆ نەتەوەیەک کە هەمیشە لە مافەکانی بێبەش و ئازادیەکانی پێشێل کراوە و بوون و ناسنامەی لەژێر هەڕەشەی سڕینەوە و توانەوەدا بووە. 11 مانگ تەمەنی کورد بەڵام پڕدەستکەوت پڕە لەوانە. خاڵێکی جەوهەری لە مێژووی کۆماردا ڕوانگەی دموکراتیکی ڕێبەرانی کۆمارە کە وێڕای نەتەوەیی بوونیان دموکراسی خوازبوون و ئەوە لە ئەدەبیات و وێژمانی کۆماردا ڕەنجی داوەتەوە. کۆماری کوردستان توانی مۆدلێک پێشکەش بکات کە تێیدا نەتەوەیەک توانی بەبێ هەڕەشە بۆ سەر ئەوانی تر مافەکانی خۆی بەدەست بهێنێت. هاوکات
یەکەم هەنگاویش بوو بۆ نیشاندانی ئەوەی کە دموکراسی لە ئێراندا تەنیا لە ڕێگەی دابەشکردنی دادپەروەرانەی دەسەڵات لە نێوان نەتەوەکاندا جێگیر دەبێت. کۆمار لێرەدا نمونەیەکی مێژوویی ئەو پێکەوە ژیانەیە. ڕوانگە و بیرکردنەوەی ڕێبەرانی کۆمار بەکردەوە بە جۆرەی کات و سەردەم جێبەجێ کراوە. بۆ نمونە گرنگیدان بە توێژەکانی وەک لاوان و ژنان بۆ تەمایەی دامەزراندنی ڕێکخراوی لاوان و یەکێتی ژنان کە ئەمە نیشانەی گرنگیدانی کۆمارە بە کۆمەڵگەی مەدەنی. ئەمە نیشانەی تێگەیشتنێکی قوڵ بوو لەوەی کە ئەزموونێکی دەسەڵاتداری بەبێ بەشداری ژنان و توێژەکانی دیکەی کۆمەڵگە سەرکەوتوو نابێت. ئەگەر ئەمڕۆ دەبینین دروشمی ژنجیان ئازادی لە کوردستانەوە سەرچاوە دەگرێت و هەموو ئێران ڕادەچەنێت، پێویستە بزانین کە ئەمە بەرهەمی 80 ساڵ مەشقی مەدەنی و سیاسیەکە ڕێگەکەی بۆ سەردەمی کۆمار دەگەڕێتەوە. لەم ئەزموونەدا ژنان و لاوان لە پەراوێزی کۆمەڵگەوە دێنە ناو کایەی سیاسی و لە بزوتنەوەی ژیناژدا دەبنە پێشەنگ و بڕبڕەی پشتی گۆڕانکاریەکان. یەکسانی مافی ژن و پیا و عەداڵەتی کۆمەڵایەتی و ئازادی بیر و باوەڕی سیاسی و ئایینی جیاواز و ڕەچاوکردنی مافی کەمینەکان، گرنگیدان بە بواری زمان، خوێندن و پەروەردە بەشێک لەو پرسانن کە بە بەرنامە و بەکردەوە لەلایەن کۆماری کوردستانەوە کاری بۆ کرا. کەوتنی کۆمار لە ڕووی مێژوویەوە تراژیک بوو، بەڵام شێوازی ڕوبەڕووبوونەوەی ڕێبەرانی کۆمار وای کرد ئەم تراژیدیایە ببێتە هەوێنی نۆستالژیایەک بۆ بنیادنانەوە و وەدیهێنانی ئامانجەکانی ئەم کۆمارە. لە ئێستای ئێراندا کە زۆر جار توند و تیژی و سەرکوت دەبێتە هۆی پاشەکشەی بزوتنەوەکان، بیرهێنانەوەی خۆڕاگری و مانەوەی ڕێبەرانی ئەم کۆمارە لەگەڵ کۆمەڵگەکە دەبێتە هۆی بەهێزکردنەوەی ئیرادەی گشتی بۆ بەردەوامبوون لە خەبات. کۆماری کوردستان جوڵانەوەی ڕزگاری خوازی کوردی بەرەو گوتارێکی نەتەوەیی و مەدەنی گشتگیر ئاراستە کردو. کوردانی بە مافی خاوەنداریەتی نیشتیمان و بوون بە خاوەن حکوومەت ئاشنا کرد. کۆماری کوردستان بەو ڕەمزە نەتەوەییانە دەناسرێتەوە کە بەشێکن لە ناسنامە و هێما گەورە و گرانەکانی خەباتی کورد لە هەموو بەشەکانی کوردستان، لەوانە ئاڵای کوردستان، هێزی پێشمەرگە و سرودی نیشتیمانی کە لە خۆیاندا ئاماژەن بۆ گەیشتن بە ئامانجی نەتەوەیی لە چەشنی بنیادنانەوەی دەسەڵاتێکی کوردی و کوردستانی. لە 80 ساڵەی یادی دامەزرانی کۆماری کوردستاندا هەر بەرزڕاگرتنی یادی کۆمار بەس نییە، بەڵکو دەبێت پەرە بە سامان و بەهاکانی بدەین. ئەمە بەو مانایەیە کە لە ئێرانی داهاتوودا دەبێت پرەنسیپەکانی وەک مافی نەتەوەیی، دموکراسی، بەشداری ژنان و گەشەی بزوتنەوەی مەدەنی و پێکەوە ژیانی ئاشتیانە و دڵخوازانە و
لە هەمووی گرنگتر مەرجی سەروەری هاوبەشی نەتەوەکان بکرێنە بنەمای هەر جۆرە ڕێککەوتن و داڕشنەوەیەکی سیاسی و ئیداری. لە سەروبەندێکدا یادی 80 ساڵەی دامەزرانی کۆماری کوردستان دەکەینەوە کە شەپۆلێکی نوێی ڕاپەڕین و خۆپێشاندان دژ بە حکوومەتی کۆماری ئیسلامی تەواویەتی دەسەڵاتەکەی دەستی پێکردووە و ڕژیم لە لاواسترین و بێهێزترین پێگەی چەندەی ڕابردوویدایە. بە درێژایی تەمەنی کۆماری ئیسلامی داهات و سامان و سەرچاوەکانی نێوخۆیی بۆ گروپە میلیشیایی و تیرۆریستەکانی ژێرنفوز و دەسەڵاتی خۆی تەرخان کردووە. هەناردەکردنی جیهاد و شۆڕشی ئیسلامی بۆ دەرەوەی سنوورەکان تەواوکەری سیاسەتی ناوخۆییە دژ بە مافی ژیان کە ڕیشەی لە بناژوخوازی و بنەما فکری و ئیدئۆلۆژیەکانی ئەم ڕژیمەدایە. چاوخشاندنێک بە مێژووی نزیکی ئاڵۆزی و شەڕەکانی یەمەن، سووریا، فەلەستین، لوبنان و هیتر دەمانباتەوە بۆ قوڵایی سیاسەتی کارەساتبار و دژە مرۆیی کۆماری ئیسلامی کە بەهۆی دەستێوەردان و وەڕێخستنی شەڕی نیابەتی و دژایەتی کردنی وڵاتانی ناوچە و ڕۆژاوا بە ملیۆنان کەس بوونەتا قوربانی. ئەزموونی دەسەڵاتێکی وەها سەدە نێوەڕاستی بەسە تاکو جیهانی دەرەوەش وەک ئێمەی کورد و نەتەوە بندەستەکانی دیکەی ئێران بگەنە ئەو ئەنجامە کە تا کاتێک ئەم ڕژیمە لەسەر دەسەڵات بێت ناوچەکە ڕووی ئارامی و سەقامگیری بەخۆیەوە نابینێ. لەم هەلوو مەرجەدا گەڕانەوە بۆ ئامانجەکانی کۆمار و بیرهێنانەوەی ئەو ڕاستیەیە کە تەنیا کولتوری پێکەوە هەڵکردن یەکریزی و هاوخەباتیە کە لە ئامانجەکانی دواڕۆژ و بەرژەوەندێنەتەوەیەکان نزیکمان دەکاتەوە. دەبێ ئەرچی کۆمەڵگەی کوردستانی و ڕێکخراوەیی حیزبەکان گرێ بدرێتەوە بەو بەرپرسایەتیە مێژوویی و ئەخلاقیەی کە لە کۆماری کوردستانەوە وەک میراتێکی سیاسی بەجێماوە. لەم یادە پڕشکۆیەدا پەیامی یەکریزی و هاوخەباتی بۆ هەموو لایەنە سیاسیەکانی ڕۆژهەڵات، کۆمەڵگای خۆڕاگری مەدەنی و سەرجەم چین و توێژەکانی کوردستان دووپات دەکەینەوە. سەری ڕێز و نەوازشدا دەنوێنین لە بەرامبەر گیانی پاچی شەهیدانی کوردستان، بە تایبەت پێشەوای کوردان قازی محەممەد. ئەمە گناسی و پیرۆزباییمان بۆ بنەماڵەی سەربەرزی شەهیدان، بۆ زیندانیانی سیاسی، بۆ هەموو کادر و پێشمەرگە و ئەندامان و لایەنگرانی حیزبی دموکرات و سەرجەم چین و توێژەکانی کۆمەڵگەی کوردستان. حیزبی دموکراتی کوردستانی ئێران کۆمیتەی ناوەندی
هەموو ڕەنگێکم خۆش دەوێت، بەڵام چواریان زۆر تایبەتن. هەڵگرینای وڵات و ڕەمزیمانەوەی میلەتن. یەکەمینیان ڕەنگی سوورە، ڕەنگی خێنی شەهیدانە. دووهەمینیان ڕەنگی سپی، ڕەنگی ئاشتی و ئازادی و پێکەوە ژیانە. سێەمینیان ڕەنگی سەوزە، ڕەنگی دیمەن و سروشتی کوردستانە. چوارەمینیان ڕەنگی زەردە، ڕەنگی خۆری و دوندی چیای نیشتیمانە. ئەم چوار ڕەنگە ئاڵای منن، ئاڵای شۆڕش و بەرخودان، ئاڵای دەیان میلیۆن کووردە، ئاڵای کۆماری کوردستان. کۆمارە کوردستانە بیوان ڕەمزێن نەتەوی تێناسکرین، کو بەشێک جی ناسنامە و هێمەیەن هەری بەرچاو ئێن خەبەتە کورد لی هەموو کوردستانە گۆتەرە حزبە دموکرات لیەدا هشتێمین سەلڤەگەرە ئەڤەکرینە کۆمارە کوردستانە. پشتی دەستپێکرینە شێرەدوویە یەکیهانی و هەتینە هێزن هەفپەیمانان و هەریفینە دەستهێلتەرزە شا و لیەنچامە دەچێبوونە وەلاتیەکە دەستهێلاتە لی بەشێکە کوردستانە دەرفەتێک باش بۆ گەشەکرینە چەلاکیەن سیاسی ئیەن ڕێخراوەن سیاسی چێبوو. لیرەوشەکوی هەدە لی 25 گەلاوێجا 1321 ئەرۆجیدە جیئالیە هجمارەکە کەسایەتیەن وەلاتپەرێز کۆمەلەیە جێکا بیهزرا سربەخفەخوازی و نەتەوی وەهەتە ئەڤەکرین. پشتی 3 ساڵان حزبە دموکراتە کوردستانە لیسەر بینیەتە تشکیلاتی یا جێکا وەک چەرچۆڤەیەک نەتەوی دموکراتیک لێر خستنکریتر و بیبەرنامەیەن زێدەتر هەتە ئەڤەکرین، کو هەتا ئێرۆ وەک خوێدیە زێدەترین دەربەسبووی یا حزبە کوردی لی جیانە سیاسی و ڕێخراویە خوێدە بەردوامە. پێنگاوێکە مەزین ئە حزبە دموکرات لی پێڤەجوویە دیرۆکیە خەبات و تەکۆشینە دەچودابوون جیرە خستینن خێل و ئەشیرەتی، مەلبەتی و دەڤەری و ڕووکرین بیشێوازەکە کوردستانی بوویە کو وەک ئەرمانچەک مەزین هەر لیچیهە خوێدەیە. هەر وە دیتنگەهە وی هەکیر کو ناسنامەیە کوردبوونە بی بە ئالیە بینگەهین ئەگۆتار و خەبەتە وە حزبە. ئەڤەکرینە کۆمەرە کوردستانە وەک گوهرینەک هەزری بوو کو دۆز و پەشەرۆجە خەبەتە نەتەوی دموکراتیکا نەتەوە مێڤە نەکریە. جی ئالیەکە وەلیەنچەمە گەشەیە هزرە سیاسی و ڕێخستنکرینە پرسە کورد لی چەرچۆڤەیە بینیەتێک نیشتمانی و هەتە مەیدەنە جی ئالیە دین و ئەڤەکرینە ڕێبازەکە بوو جی بۆ پەشەرۆجە پرسە نەتەوی. خەوێزیە ئازادی و خەڤنە ڕزگەریە نەتەوەیەک بیرەیە زیندیرەگرتینە دیرۆکە خەبات و سیمبۆل و هێمایەن وێرە دەرباستی بە. کۆمەرە کوردستانە پشتی دەربەسبوونە 8 ساڵ هێج لی هزرە نەتەویە کورد دە زیندیە. هەیامە کورد ئەدەستلەتە کۆمەرە کوردستانە داوی هەتینە تراجیک لێ سەربلندانەیە ڕێبەرن وێ کۆمارە نەفش لی پێی نەفش ڕێنیشان دەرە خەبەتە نەتەویە کورد لی هەر چارپەرچەیەن کوردستانە بوویە. ئێڤ تەمەن بۆ دەشەکەتەکە کورد خوێ کو بی دیرەجاهیە دیرۆکە دەرفەتە چەریبەندینە دەستهەلات و خوێ بیرێڤێبریە کێم هەبوویە ئەن هەر نەبوویە جیهێ شانازیەیە. بۆ نەتەوەیەکە کو هەرتەم جیمافن خوێ بێپەر بوویە و ئازادیەن وێ هەتینە بینپێکرین و هەبوون و ناسنامەیە وێ لی جێر گەفە جیناڤبرین و هەلاندینە دەبوویە یاز دەهێڤ تەمەنەک گەلک کورد لێ تەجی دەستکەفت و وانەیە. خەڵکە ناڤەرۆکی لی دیرۆکە کۆمەرەدە دیتینگەهە دموکراتیک ئەڕێبەرن کۆمەرەیە کو تێوی نەتەوی بوونە دموکراسی خواز بوون و یەکە لی وێجە و وێجمەنە کۆمەرەدە ڕەنگدایە. کۆمەرە کوردستانە کاری مۆدێلێکە دەستهێلاتە پێشکەش بیکە کو تێدە نەتەوەیەک دیکەرە بێهەبوونە تیگەفەک بۆ سەر ئیەندین مافن خوێ بیدەست و بینە. هەڤدەم یەکەم پێنگاو جیبێ جیبۆ نیشاندنەوە یەکە کو دموکراسی لی ئیرانەدە بیتەنە بیرەیە دەبشکرینە دادپەروەرانەیە دەستهێلات لی ناوبەرە نەتەواندە جێگیر دیبە.
کۆمار لیڤیر دەمیناکێک دیرۆکی جیڤێ پێڤرەجیانەیە. دیتینگە و هزرینە ڕێبەرن کۆمارە لی پراکتیکەدە بیپێکەدەم و سەردەم هەتینە چی بیچی کرین. وەک میناک، گرنگیدان بیچینن وەک چیوانان و جینان، کوبونە سەدەمە ئەڤەکرینە ڕێخراون چیوانان و یەکیتیە جینان، کو ئێڤ نیشانەیە گرنگیدانە کۆمارە بیچیواکە مەدەنیە. ئێڤ نیشانەیە تێگەهشتینە کوور بوو، کو چەریبەندینەکە دەسەلاتاریە، بیبێ بێشداریە جینان و قەتەن دین ئێن چیواکە سەرکەفتینە بە. هەکی ئیرۆ ئەم دیبینن چافکانیە دروشمە جین جیان ئازادی جی کوردستانە بەهەتیە و هەموو ئیران لیخوەگرتیە. هەڤچەیە کو بزنن کو ئێڤ بەرهەما هەشتێ سال چەریبەندینە مەدەنی و سیاسیە کو بینگەهە وێڤە دیگەرە بۆ سەردەمە کۆمارە. لیوێ چەریبەندینەدە جین و چیوان جی دەردۆرە چیواکە وەتێنە ناومەیدانە سیاسی و لی تەڤگەرە جینایەدە جی دیبین پێشنگ و ستونە بینگەهین ئەگوهرینن. وەخێویە مافن جین و مێر، دەتپەڤەریە چیواکی و ئازادیە هزر و باوەریەن سیاسی و ئۆلی ئیەن چوودا و بەرچەڤگرتینە مافن کێمینەیان، گرنگیدان بیوارە زیمان، پەروەردە و هینکاریە، بەشێک جیوان پرسان بوون کو بی بەرنامە و لی پراکتیکەدە جیئالیە کۆمارە کوردستانە و کار لی سەرهاتی نەکرین. کەفتینە کۆمارە لیوارە دیرۆکی و تراجیک بوو، لێ شێوازە ڕوبەروبوونە ڕێبەرن کۆمارە وی هەکیر، کو ئێڤ تراجیدی بی بە هەڤینە نۆستالجیەک بۆ ئاڤاکرین و بیدەستوانینە ئەرمانچن و کۆمارە. لی ئیرانە نیهەدە کو گەلێک چاران توندوتیجی و تەپەسەرکرین دیبە سەدەمە پەشەکێشیە تێڤگەران و بیرانینە خوەرەگری و مەنار ڕێبەرن و کۆمارە دیگەل چیواکە خوێ، دیبە سەدەمە بیهزکرینە ئیرادەیە گشتی بۆ بەردەوامبوونەوان لی خەبەتە. کۆمارە کوردستانە تەڤگەرە ڕێزگەری خوازیە کوردی ڕوو بیگۆتەرەکە نەتەوی و مەدەنیە گشتگیر و بیر و کوردهینە مافە خوەدی دەرکەتن لی نیشتیمان و بوون بیخوەدی حکومەتەکیر. کۆمارە کوردستانە بیوان ڕەمزەن نەتەوی تێناسکرین کو بەشێک جیناسنامە و هێمایەن مەزین و ئاگیران ئێن خەبەتە کورد لی هەموو بەشن کوردستانەنە، ئێن وەک ئەلایە کوردستانە، هێزە پێشمەرگە و سیرودە نەتەوی کو هەر یەک بیخوە چوورەکە ئەمەجەکرینە بیدەستوانینە ئەرمانچن نەتەوی لی شێوازە ئەڤەکیرینە دەستهێلاتە کوردی و کوردستانی. لی هەشتەیمین سەلڤەگێرە ئەڤەکیرینە کۆمارە کوردستانەدا هەر تەنە بلندرە گرتن، ئایادە کۆمارە بەسنینە، بەلکو دبە ئەم گەشە بیدەولەمەندی و نێرکن وێ بدەن. ئێڤ بیڤێ واتەیە کو لی ئیرانە پەشەرۆجەدە دبە پیرەنسیپن وەک مافن نەتەوی، دموکراسی، بێشداریە جینان و گەشەکیرینە تەڤگەرن مەدەنی و پەڤرەجیانە ئاشتخوازانە و دڵخوازانەیە و جی هەموویان گرنگتیر مەرچە سەروەریە هەڤپار ئەنەتەوان بکەن. بیبنیاتە هەر کیورە ڕێکردن. ڕۆژ هاڵات لەسەر پێیە هەموو ڕەنگێکم خۆش دەوێت، بەڵام چواریان زۆر تایبەتە. هەڵگرینای وڵات و ڕەمزی مانەوەی میلەتە. یەکەمینیان ڕەنگی سوورە، ڕەنگی خێری شەهیدانە. دووهەمینیان ڕەنگی سپی، ڕەنگی ئاشتی و ئازادی و پێکەوە ژیانە. سێەمینیان ڕەنگی سەوزە، ڕەنگی دیمەن و سروشتی کوردستانە. چوارەمینیان ڕەنگی زەردە، ڕەنگی خۆری و دوندی چیای نیشتیمانە. ئەم چوار ڕەنگە ئاڵای من، ئاڵای شۆڕش و بەرخودە.
ئاڵای دەیان میلیۆن کوردە ئاڵای کۆماری کوردستان. بەستەڵک بوو بە گۆبەند و ڕەشتەڵک وایەوە بەفڕوو بەستەڵک بوو بە گۆبەند و ڕەشتەڵک لای کورد بوو بە پێشمەرگە هەڵان لێی کراوە دەرگە لای کورد بوو بە پێشمەرگە هەڵان لێی کراوە دەرگە وڵات بەستەی شادی سڕی بەرگی هەموو تەنی وڵات بەستەی شادی سڕی بەرگی هەموو تەنی به حیات سیاسی و تشکیلاتی خود ادامه داده است. یکی از گام‌های بزرگ و تاریخی حزب پاڵەوە دموکرات جوتیار و بازاری ڕۆشنبیر و گوندی و شاری پاڵەوە جوتیار و بازاری ڕۆشنبیر و گوندی و شاری لە ڕۆژ هەڵات هەتا باشوور لە ڕۆژ ئاواوە بۆ باکوور لە ڕۆژ هەڵات هەتا باشوور لە ڕۆژ ئاواوە بۆ باکوور بانگی عێراقی بیان چڕی چاوی هیوایان پێبڕی بانگی عێراقی بیان چڕی چاوی هیوایان پێبڕی. در ادامه تشکیل جمهوری کردستان نقطه عطفی فکری و تاریخی بود که مسیر و افق مبارزات کرامەی داخی کوردان شەکاوا لە دووی ڕێبەندان کرامەی داخی کوردان شەکاوا لە دووی ڕێبەندان سرۆی دەرکرداری هیوە بوو بە ڕەمزی کورد پێشەوە سرۆی دەرکرداری هیوە بوو بە ڕەمزی کورد پێشەوە وڵات بەستەی شادی سڕی بەرگی یەکسیری داگەڕی وڵات بەستەی شادی سڕی بەرگی نمادهای آن می‌گذرد. جمهوری کردستان پس از گذشت 80 سال همچنان در حافظه تاریخی و وجدان جمعی ملت کرد زنده است. عمر کوتاه جمهوری و پایان تراژیک اما سرفرازانه رهبران آن نسل به نسل الهام بخش مبارزات کردها در هر 4 بخش کردستان بوده است. این عمر کوتاه برای حکومتی بومی که در طول تاریخ یا فرصتی برای تمرین خود مدیریتی نداشته و یا بسیار محدود از آن برخوردار بوده مایه افتخار است. برای ملتی که همواره از حقوق خود محروم مانده و هویت، موجودیت و آزادی‌هایش در معرض تهدید، حذف و انکار بوده است، 11 ماه عمر جمهوری هرچند کوتاه سرشار از تجربه و آموزه‌های ماندگار است. نکته بنیادین در تاریخ جمهوری کردستان نگرش دموکراتیک رهبران آن است. رهبرانی که در عین پایبندی به ملی‌گرایی عمیقاً دموکراسی‌خواه بودند و این روی کرد به روشنی در ادبیات و گفتمان جمهوری باستاده. کردستان الگویی ارائه داد که در آن یک ملت توانست بدون تهدید دیگران به آن تجربه نفوذی گام در جهت نشان دادن این حقیقت که دموکراسی در ایران از رهگذر تقسیم عادلانه قدرت میان ملت در این پیامگر اهمیت در دهنده درکی عمیق